کە تیمێکی پسپۆر لە کوالیتی کۆنتڕۆڵی دەرمان لە KMCA لە کوردستان هەموو ئەو باڵزارتانەیان ڕاجعە کردەوە کە هاتۆتە هەرێمی کوردستان بە کارگە ناوخۆییەکانیشەوە و هەروەها هەموو ئەو کارگانەی کە بەغداش فەرمانەکانی بەغداش دەرچووە ئێمە دوو لیستمان ئامادە کردووە لە KMCA-ەوە کە ئەو دوو لیستە کتابەکەین بۆ دەستگا پەیوەندیدارەکان بۆ کۆمپانیاکان بۆ بازاڕەکان بۆ سندیکای دەرمانسازان بۆ بەڕاوبەرێتە گشتیەکان کە دەبێت ئەو دەرمانانە بە شێوەیەکی موقت لە بازاڕەکان سەحب بکرێنەوە. طبعاً تا ئێستا هیچ حاڵەتێک نەبووە کە کەس بەم دەرمانە تووشی ئەو نەخۆشیە بوو بێت. ئەمە یەکەم. دووەم شتەکان راپۆرتە و لە راپۆرتەکانیشان نووسراوە لەوانەیە تووشی ئەوە بێت، بە لەوانەیە هاتووە. بۆیە ئێمە هاوڵاتیان دڵنیا دەکەینەوە کە ئێمە بەشێکین لە سیستمی تەندروستی جیهانی و هەر راپۆرتێکی جیهانی بێت ئێمە شکاری لەسەرەکەین. بۆیە ئەو خەڵکانەی کە ئەو دەرمانانە دەخۆن کە سەر بەم کۆمپانیایانن ئەتوانن بچن بۆ لای پزیشکی تایبەتیمەندیان بۆ ئەوەی بزاپیان بڵێت بۆ گۆڕینی جۆری دەرمانەکە یاخود بۆ گۆڕینی جۆری کۆمپانیاکە. بۆیە داوا لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەین کە کەس تووشی دڵە ڕاوچێ نەبێ، کەس تووشی قەلەقی نەبێ، بابەتەکە ئەوەندە گەورە نییە و کوالیتی کۆنتڕۆڵی هەرێمی کوردستان بە کاری خۆی بە زیادە وەستاوە. لە وەزارەتی تەندروستی بەغدا تەنها هی دوو کارگا قەدەغە کراوە، ئێمە هی 8 کارگەمان بڵین سەحب کردوێتەوە لە بازاڕەکانە و تەنها ئەمە بۆ یەک باش نەمبەرە لە داهاتوودا ئەگەر زانیمان ئەمیشە گۆڕاو ئەو مەوادە کە تەمانە ئەو مەوادە خامە لە معمەلێکی چینیەوە بەکار هاتووە ئەو مەوادی خامی دەرمانە و هەر لێرەش نییە لە بەریتانیا شەندێک شەریکە وەستێنراوە، لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا شەندێک شەریکە وەستێنراوە، لە زۆربەی وڵاتانی جیهان هەندێک شەریکە وەستێنراوە و ئەوەیە کە ئێمە پێتان ڕادەگەیەنین کە هاوڵاتیان ئەوانەی ئەو دەرمان نەخۆن سەردانی پزیشکی خۆیان بکەنەوە